بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لێبێ بەڕێزان و خۆشەویستان، ئەم کاتتان باش، خۆشحاڵم بەوەی کە ئەمڕۆ لە یەکی محەڕەمی ساڵی 1446 کۆچی، ئەمڕۆ طبعاً یەکشەممە حوتی مانگ حوتی حوتە دەکا یەکی محەڕەمی ساڵی 1446 کۆچی. پرسیارەکەیمان لێرە ئەوەیە، بۆ پرسیارە دەست پێ دەکەین لە بەرنامەکەمان، وەکو هەموو جارێک ئێمە بە پرسیارێک دەست پێ دەکەین، بە بابەتێک دەست پێ دەکەین. باس و بابەتی ئەوڕۆمان ئەوەیە کە ئێمەی کوردی مسلمان، ئێمەی کە بە هەموو پێوەرێک دەڵێن 95 کورد لە هەرێمی کوردستان مسلمانە. با 95 نەبێ، با 80 بێ کاکە، 80 ئەم هەرێمە مسلمانە. باشە؟ کەس گلەی نەکا بڵێ بە کەیف خۆی ڕقەمدا دەبەزێنێ، ئەوە فەرەضیەیە، هەمووی ینی چۆن دەڵێ ئەگەرە. باش، بۆچی ئێمە ئەگەر زۆرینەی هەرە زۆری خەڵکی ئەم هەرێمی کوردستانە مسلمان بێ، باشە، زیاد لە چەند هەزار مزگەوت لەم هەرێمی کوردستانە هەیە، هەمووی خۆی بە مسلمان دەزانێ، هەمووی ئەم دوو جەژنی قوربان و ڕەمەزانە بە جەژنی مسلمان و جەژنی خۆی دەزانێ و بەیاد و بۆنەیەکی ئیسلامی دەزانێ. بەڵێ کاک سەمەد وەردەگرم لە تەچێ. کاک سەمەد سڵاوی خوات لێبێ. سڵاوی خوا لە ئێوەش. سڵاوی خوا لە بەڕێزت. کاک سەمەد، ئێمە ملەتێکی مسلمانین، بەڵام سەری ساڵی مسلمانان کە ئەمڕۆ یەکی محەڕەمی ساڵی 1446 کۆچیە، لە لای حکوومەت و لە لای ئەم دەسەڵاتە نەبایە و نەباران، بەڵام کاتێک کە سەری ساڵی زاینی دێ کە هیچ پەیوەندیەکی بە ئێمە مسلمانەوە نییە، ئەگەر خەڵکێکیش هەبن بە سەری ساڵی خۆیان بزانن خەڵکێکی کەمن لە هەرێمی کوردستان. ئەمە ناڵین با ڕێز لە خەڵک نەگیرێ، بە حساب بۆ خەڵک نەکرێت، بەڵام هەر کەسە و بە پێی حەجم و قەبارەی خۆی چۆن دەبێ سەری ساڵی زاینی بێ هەفتەک دە ڕۆژ بەر لەو سەری ساڵ و هەفتەیەکیش دواتر ئەوە بەس ئاهەنگ و شار ڕازاندنەوە و یعنی بە جۆرێک لە جۆرەکان وەکو ئەوی بڵێ کە ئەمە ڕێک لەو نەتەوە لەو دینە بین. بەڵام کە کاتێک دەبینین ئەمڕۆ یەکی محەڕەمی ساڵی 1446 کۆچیە، نەبایە و نەباران کەس ئاگای لێ نییە. بۆ ئەم گرنگی نەدانە، بۆ ئەم ئیهمالیە، بۆ پێغەمبەرمان عەلەیهی سڵاتو وەسەلام ئەفەرمێت ڕۆژێک دێت مسلمانان دوای یەهود و نەسارا ئەکەون ئەگەر بچنە کونی بزن مژۆکیشەوە. ئەوە ئەم ڕۆژەیە مسلمانان خەڵکی گوڵانی کورد کە پیان ئەگەترێ مسلمان بەداخەوە مسلمان نین ئەچنە کونی بزن مژۆکیشەوانێ. ئەمە ئەوەیە. بۆ دوای ئەوە شتێکی تر کاتە ساڵی زایەنی ئەوان گوتمان وەکو باسم کرد ئەوە بوو، بەڵام بۆ مەسەلەی ساڵی کۆچی کاتە خەڵکی گرین، کەسانی گرین، کەسانی گەورە، کەسانی شارەزاد، کەسانی یعنی زانا ئەوانە گرنگی بەم ڕۆژە پیرۆزە ئەدەن. دەگەیشتی ئەوانەی کە سووکن بەسیتن هیچن، ئەوانە گرنگی بە پڕوپوچەکانەدەن. ئێستا دەوردەوری پڕوپوچە شتی پڕوپوچە شتی کافیها، دەوردەوری گۆرانی بێژە، دەوردەوری لۆتیە، ئەمانە دەوریان هەیە. ئەجا شتێکی تر گلەیەکم لە ئێوەش هەیە بە چاوان. کاکە گلەیەکم ئەوەیە کاکە باز بەمن بسم الله الرحمن الرحیمم هەبێت بەناوی خوای بەخشندەی میهرەبانم بۆ چییە؟ زۆر جوان عەزیزەکەم، من ڕۆژی جمعەم هەبێت ناوی هەینون بۆ چییە کاکە؟ بەقوربان کاردم لە ڕووتان ناڕێن بسم الله الرحمن الرحیم. وەڵاهی کاکە سەمەدجان، بەڵێ قەناعەتی خۆتە. گەرنا من بگەڕێەوە بە بەرنامەکانم، تا هەموو بەرنامەکانم ئەگەر ئەڵڵاهومە گەرنا هەڵ دەرێم بسم الله الرحمن الرحیم و شانازیش پێوە دەکەین. باسمان لەوەی بوو کە بۆچی گرنگی نادرێ بە سەری ساڵی کۆچی. ئێمە مسلمانین، ئێمە لە پارچەیەک زەوی کە پێی دەوترێ هەرێمی کوردستان زۆرینەی هەرە زۆری خەڵکەکەی مسلمانە. بۆچی ئەم دەسەڵاتە ئەم حکوومەتە گرنگی بە خەڵکانێک دەدا 6-7 نەفەرن خانوێکیان بەکرێ گرتو و کرێی خانوەکەشیان پێ نادرێ، دینێکیان بۆ تا داتاشیون و بە کەیفی خۆیان پارەیان بۆ سرف دەکرێ و هەروەها بە دینێکیان داناون و ئەلموهیم خەڵکی تر هەیە بە هەمان شێوە. یعنی بۆچی دەبێ خەڵکێک کە زۆر ژمارەیان کەمە لەم هەرێمی کوردستانە، بەڵام زۆر بە گەورە
ئیشیان بۆ بکرێ و لە ژێرەوە هان بدرێن و هاوکاری بکرێن بەڵام کە دەبینین لە هەرێمی کوردستان کە زۆربەی هەر زۆری خەڵکەکەی مسلمانە ڕوو لە هەر شوێنێک دەکەی مزگەوتە ڕوو لە هەر شوێنێک دەکەی یعنی ئاسەواری دینداری و ئیسلامەتی بەو هەرێمەوە دیارە بەڵام دەبینین ڕۆژێک نەمان بینی کە سەرکردەیەکی ئەم وڵاتە گرنگی بەم بابەتە بدا بچێ نوێژێکی جەماعەت لەگەڵ ئەو خەڵکە بکە بچێت لە ڕەمەزانێکە بۆ نمونە لە ئیفتار سائیمێکە ئامادە بێ یعنی ئەمە بەڕاستی دەری دەخا کە ئەمانە ئەوەی کە لایەن گرنگ نییە ئاینی پیرۆزی ئیسلامە کە ئەگەر بین دیقەتیش بدەین بەداخەوە دەبینین لە هەرێمی کوردستان زۆربەی هەر زۆری ئەو خەڵکانەی کە خۆیان بە مسلمان دەزانن خۆیان بە دیندار دەزانن و خۆیان بە چۆن دەڵێک بەشێک دەزانن لە ئیسلام بەڵام دەبینین ئەوان پشت و پەنای ئەو خەڵکانن کە هیچ گرنگیشی بە ئیسلام نادەن ئەوان دەنجیان پێدەدەن ئەوان شەڕیان بۆ دەکەن ئەوان هاوکاریان دەکەن یعنی بەڕاستی دەبێت لە خۆمان بپرسین ئێمە کاک محمود لە دهۆک وعليكم السلام ورحمة الله باش كاك محمود أحوال باشا كاك محمود جان كاك محمود پەیوەندەکەی پچڕا يعني ئێستاکە بەر لەوەی بە ناو بەرنامەکەم شتێک بینی کە لە خەڵک دەپرسن ئەمڕۆ چ ڕۆژێکە خەڵک نازانێ بۆ دەبێ خەڵک نەزانێ کە ئەمڕۆ یەکی محەڕەمە کە سەری ساڵی کۆچیە ئەو ساڵی کۆچی کە ئەمە پێی دەڵێن کۆچی واتە هجری ئەو ساڵەیە کە لە هجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەکەوە بۆ مەدینە دوای ئەوەی کە گەیشتە مەدینە و لەوێ ئەم تاریخەیان دانا و بە وەرچەرخانێکی گەورە دەژمێردرێ لە مێژووی مرۆڤایەتی لە مێژووی مسلمانان لە حەقەتە وەکو مسلمان دەبێت شانازی پێوە بکەین کە ئەمە ڕۆژێکە ڕۆژی چۆن دەڵێ ئیعلانی ئیسلامەتی ئیعلانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئیعلانی بەرامبربوونەوەی زوڵم و ستەم یعنی ئەمە مێژوویەکە بەڕاستی ئەمە مێژووی ڕاستەقینەی ئێمەیە کە ئێمەی مسلمان حەقوایە شانازی پێوە بکەین ئەگەر دەبینین دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان هیچ گرنگجێک بۆ بۆنانە نادەن بەداخەوە خەڵکێکی زۆریش ئێستاگە پرسیاریان لێ بکەی ئەمڕۆ چ ڕۆژێکە نازانێ بۆ دەبێت ئێمە نەزانین کە بۆ لەم هەرێمە چ دەگوزارێ بۆ دەبێت لەم هەرێمی کوردستانە گرنگی کاروان لە هۆڵەندا سڵاوی خوارد لەبێ بەڵێ بە قوربان کاروان السلام عليكم مامۆستا جان وعليكم السلام ورحمة الله وبركاته باشی بە قوربان حواڵتان باشە سلااوڕێزم بۆ جناب و سلااوڕێزی بە پێیانم بۆ جناب بۆ کامێرەمان بۆ دەرهێنەر بۆ میکسەر بۆ ئەوەی سەوتەکەشی وەرگرت لە جاتی هەمویان سپاس دەکەم بە قوربان دەستەکانت خۆش بێ بەڵێ مامۆستا جان لەسەر تەوەرەکە ئەمە یەک ڕوونکردنەوە بم بەڵێ گیان بۆی بەم لاوبۆلایان ئەڕۆین برادرێک پێش من تەلەفۆنێکی کرد بەڵام من سەرنجێکم وەڵام سەرنجەکە ناڵە مشکلە نییە لەبەر خاچی جەنابە بەبوونی ئەم تەوەرەوە کە سەری ساڵی زاینی بۆچی گرنگی پێدێ و ساڵی کۆچی مسلمانان بۆ گرنگی پێناردێ هۆکارەکەی بەسیتە مامۆستانوەرە طبعا ئێمەمانان وەکو هاوڵاتی هیچ دەسەڵاتێکمان نییە ئەبێ چه گرنگی پێبا ئەبێ ئەو حکومڕانە گرنگی پێبا کە حکومڕانی وڵاتێکەکە کە خۆی ئامادەکە بۆ سەری ساڵی تازە و ئاهەنگە گێڕێ و شت ئامادەکە و گۆ بەڕازێنێتەوە ئەمە چیکە ئەمە ئەم کاربەدەستانەی کە حکومڕانی ئەو وڵاتن لە وڵاتی ئێمە چه حکومڕانە پارتیشێتی لەبەر سەرۆز و سامان و دزینی مڵک و ماڵی خەڵک کواگە لە سەری ساڵی یا ساڵی کۆچی مسلمانان ماوە ئەمە مۆزوعەکەی ئەمە تەوەرەکەی مامۆستان ئەگەر ئەوان وەکو بەرنامە لە قوتابخانەکان با بڵێن ساڵی هێشتاکان ئێمە تەلەڤ بین مامۆستا تۆ خۆ لەوانەیە بەبیرێ بێ جزئی عامە هەبوو هەموو شتێکیان فێرەکردین نوێژیان فێرەکردین تەلایەیان فێرەکردین بەرنامە هەبوو کە ڕژێمێکی دیکتاتۆر و کە ئێستا خەڵک بە ڕژێمێکی دیکتاتۆری و ئەمەی ناوە باوە ڕۆی ئەو ڕژێمە دیکتاتۆریە چوو بۆ حەجیش سەردانی ماڵی حەقخواشی کرد ئەمانە سەردانی ماڵی خۆشیان نەکردووە لا هەنگە
لا هنا مسيحيكانا وكو جناب ذا فرموي قلوب الرازي النوا باركتان الرازي النوا شونكان الرازي النوا لغرز واحترامنا او شوناني الرقص والسماء وقراني تاكي اي رازي النوا بلان بو اهتمامك بو برنامج كان بو روزك كروزي بيروزا هي مسلمانانا خۆی پرسیارێک هەیە پرسیار هەر بەڕاست ئەو ڕۆژە لای ئەوان پیرۆزە ئەوەی کە لای ئێمە پیرۆزە طبعا لا بيروز والله ما مساوي نازل نطلع جواب ونازل ده بيروز والله ديار ما اخوان بعلماني دانين البته بيروز اگر اخوان معنا ما بستم كأوان ئەوەندە خۆیان ئامادە دەکەن بۆ سەری ساڵی زاینی کە هیچ ڕەبتێکی بەوانەوە نییە بەڵام هیچ ئاگیان لە سەری ساڵی کۆچینە کەواتە سەری ساڵی کۆچی لای ئەوان لاشەیە هیچ شتێک نییە هەروەکوت ماوەک بەر لە ئێستا ینی خەڵکی وا هەبوو دەیوت بۆ نمونە با ئێمە ئەو بابەتە مێژوویانەی شەڕی ئوحد و نازانم چی ئەوانە لابین لە ناو کتابی مێژوو باش بوو خەڵکی ئەلحەمدولیلا زۆر جوان جوابیاندانەوە وتیان ئای کام سەروەری و کام شەرمەزاری ئێوە بڵاوکەینەوە بیکەین بە مێژووی ناو منهەجی خوێندنەکانمان بەڵێ ماوەسا لە کتێبێکی ماوەسا عەلی باپیرە تەرکیز بۆ ڕاکێشم هەر لەسەر تەوەرەکە لە کتێبێکی عەلی ماوەسا عەلی باپیرە باز لە شتێکەکە ئەم شتەش پەیوەندی هەیە بە تەوەرەکەەوە کە سەرنجڕاکێشە بۆ مسلمانانە و بۆ ئێمە و هەتا لە کتێبەکە مامۆستا عەلی باپیر باسیەوە کە ئەڕێ ئەفەرمێت ئەڕێ مرۆڤ بۆ ڕادەیە توانا و ئاکاری نییە کە بەڕەهایی هەموو شتێک بۆ خۆی بکە بەڵکو ئەبێت هەندێک شت دڵخواوە وەرگێ مەبەستی مامۆستا عەلی باپیر لەم کتێبەیە لەو ڕستەیە لە کتێبەکەیە مە کتێبەکە خوێنێتەوە 2 ساڵ پێشستا مەبەستی لەوەی هەڵێ ڕزق و تەمەن و هەندێک شت بەنهێنی لەلای خۆی هێشتۆتەوە چکە ئەگەر لەلای خۆی نهێشتایەتەوە ئەو کاتە کاریتر ڕوەیە بۆ نمونە تەمەنی مرۆڤ ئەگەر تەمەنی مرۆڤ خەڵک بیزانی بایە کەی ئەمرێ و کەی لەدایک بێ و کەی ئەمرێ یا آخر ڕۆژی سەنە هەڵبەتە بێ ناومێدە بوو لە دنیا و هیچ حرەکەیەکی بۆ ناکرا ڕزق و ڕۆژ و مامۆستا ئەگەر من تۆ مەڵامێکە بێ من لای تۆ کەی شاگرد بم ئەگەر ڕزقی من لای تۆ وایە دەمێ بۆ ڕزقم بڕابوو لەبەرەوە خوای لە دینی ئیسلامە کۆمەڵ شتەیە یعنی ئەم دەسەڵاتە بە بەرنامە ڕای ماریوە دای پۆشیوە بۆ سەری ساڵی مەسیح بابەرویە و گۆڵۆپ و ڕازاندنەوە و دوومان پێشەوە خۆی حازەکە بەڵام بۆ ساڵی کۆچی زاینی پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ ئاکاری نییە وەکو جەناب بەفەرمووی نە بایدی و نە باران ئەمە ئیلاقەی بە چێوەیە مامۆستا ئەمە ئیلاقەی بەوەیە کە بەرنامەیەکمان نییە بەرنامەیەکی تۆپۆمان نییە لە پەروەردەی ئاینی ئیسلامیە کە ئەم حکومەتە کاری لەسەر بکا و ڕۆژەکان پیرۆزکە لەلای خەڵک ئەمە سەبەبەکەیە مامۆستا ئەنوەری گیان بە قوربانی شاوە هیچ شتێکی نییە دەستەکان خۆش بەڕێزی زۆر سپاس ئەوەی کە جێگای سەرنجە ئەوەی کە جێگای تێڕامانە ئەوەیە کە تۆ لە هەرێمێک بی ئەم هەرێمە ئەگەر با بڵێن زۆرینەی هەرە زۆری مسلمانە باشە چۆن دەبێت لە هەرێمێکە زۆرینەی هەرە زۆری ئەم خەڵکە مسلمان بێ بەڵام حکوومەتی ئەم خەڵکە بێ لە سەری ساڵێک کە هیچ ڕەبتێکی بۆ خەڵکەوە نییە دنیایەک پارە سەرفکە شار بڕازێنتەوە و دەیان ئاهەنگ و بۆنە ساز بکە بەڵام دەبینین لە سەری ساڵی زۆربەی هەرە زۆری خەڵکە مسلمانەکەی ئەم هەرێمی کوردستانە هیچ نەبایە و نەباران و هیچ شتێک نییە و کەس گوێی پێنادا و هیچ گرنگیش پێنادەن ئەگەر چۆن دەڵێ بەیاننامەیەکی دووخەتی بنووسن لە سەری ساڵی کۆچی پیرۆزبایی لە مسلمانان دەکەین تەواو ئایا ئەمە مانای ئەوە نییە کە کام دەسەڵاتە باچی نییە بە خەڵک و باچی نییە بە دینی خەڵک باچی نییە بە مناسبە و بۆ ئاینەکانی خەڵک یعنی بەڕاستی ئەمە ناجوورە زۆر ینی بەڕاستی تۆ بسیر کە چۆن دەبێ ئێمە لە هەرێمێک بین گرنگجی بە خەڵکانێک بدرێت کە زۆر نامۆن بەم کۆمەلگایە و ئەسڵەن وجودێکیان نییە ئەسڵەن بۆ نمونە خەڵکێک هەیە ئەنی بە هەمویان 5-6 نەفەرێکن کاکە 5-6 نەفەر بەڵێ ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان کاک پۆڵە بەڵێ کاکەنوەر
کاک پۆڵە سڵاوی خوارد دەبێ فڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە کارمەندەکان سپاس کاک پۆڵە بمانەوە نەمانەوە ملەتێکی مسلمانین و بە شانازیەوە بۆ دەبی سەری ساڵێکی کۆچی بێ ها یعنی لەو ڕۆژێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆچی کردو لە مەکە لە بۆ مەدینە یعنی وەستاوەتەوە دژی زوڵم و زۆرداری بۆ دەبێ ئەم ڕۆژە ئاوا بە کشوماتی تێپەڕێ بەڵام سەری ساڵێک لەو لادێ بە ملیۆنان دۆلاری بۆ سرف دەکەن و ئاهەنگی بۆ ساز دەکەن یعنی بۆ دەبێت دەسەڵاتداران لە ئازدینی خەڵک و ئەم خەڵکە ئەوەندە خەمسارد بن بەڵێ سەرەتا پیرۆزبایی ساڵی کۆچی لە هەموو کوردێکی مسلمان و هەموو مسلمانێکی جیهان دەکەم و هیوادارم ساڵی ئایندا ساڵی نەمانی ستەم و زوڵم و ستەمکاری لە هەموو دنیادا لەسەر ملەتی کورد بە تایبەتی چونکە هەموو بە تایبەتی ملەتی کورد و بەگشتیش بە هەموو دنیا الدنيا ظلم وخاونيان هي بس كرد خاونه بس ملتي كرد خاونه وبناوي اسلامي كرد كجري دبي هو بزان كواتا ما خوات ناسين انا بو خوي جوره دبي انا بو او دولتانا نابين انا بو او دولتانا انا بردن بو خوا الله بالله نك او حاكم عربيه فاسدانا لا والله لا والله حاكم عربيه لا انا الشاني اوينينا انا الشاني اوينينا وده صلاة داركانيشان بيروكانيشان وتا استبوشيتش دشي استمو لنا بني كرد نوستانوا جاب خوان استمكارن استمكارن هیوادارین ساڵی داهاتوو ساڵی سەرفرازی بی ساڵی سەرکەوتنی کوردی بەڕاستەقینە مسلمان چونکە کاگەنوەر تەوەرەکە زۆر گرنگە تەنوشێر نامێنی وەڵام کورد بۆ لە مسلمانترە لە هەموو ملەتان دەزانی ئەوە پرسیارە گرنگەکەیە بۆ ملەتی کورد ئابەنترە لە هەموو ملەتان فێڵ لە خۆمان نەکەین هەر هیچ نەبێ ژمارەی مزگەوتەکانی هەولێر و سلێمانی و دۆت راوتی کە بە شارەکانی وڵاتانی عەرەبی ئەوە هەر لێگەڕێ بەڵام دەزانی گرنجەکە تێفەلسەفە و مێژونووسان ڕوونی ناکەنەوە ملەتی کورد پێش هاتنی ئاینی ئیسلام خاوەنی بەهای پیرۆز بوو ڕەوشتی پیرۆز بوو کەلتوری پیرۆز بوو بەڵام بە پێچەوانە لە دوورگەی عەرەبی بچیان زندە بەتاڵ دەکرد تاڵان کوشتن بڕۆ کە ئاینی ئیسلام هات کورد لەگەڵ سیفەتی گونجا یعنی دەمز بوو خۆشحاڵ بوو گونجا کەواتە ڕەوشتی ئیسلام پەیامی ئیسلام زیاتر لەگەڵ گەلی کورد دەگونجێ ئەوە گرنگە چونکە لە فطرە ئێمە ڕەوشمان بەرزترە ئێمە ستەمکار نین خۆشێک لە ڕۆژان خاچی کوردمان داژی نەکردووە ژنومنداڵیشیان ڕاز ناکەین دەسەڵاتیشمان هەبی دڵنیابە کام کوردی ستەمکارە ژنو منداڵی عەرەبە ڕاز ناکە فێڵ لە خۆمان نەکەین بێمەوە فەتەوەرەکەی بەڕێزن داچ بەڕێزم مادەم ساڵنامەی ئیسلامی نییە ساڵنامە نییە ساڵنامەی کۆچی نییە و ئەو سیستەمانەش کاریش دەکەن کار بە ساڵنامە تەقویمی سەنەوی پێ دەڵێن کاگەلوات کەواتە لە دام و دەستگاکان ئەو شتانە نییە بەڵام خۆزگە بەڕێزت ئەوەی لە دڵم حەسرەتە تەنتەوەرێک دادنەی چەند ساڵێکە کاکەلوات بۆتە حەسرەت لە دڵم ڕەمەزان بۆتە دوو ڕەمەزان ڕەمەزانی شیعە ڕەمەزانی سوننە دەژنی قوربانی شیعە دەژنی قوربانی سوننە هەر ئەمڕۆژ سەری ساڵی سوننەیە بەیانی سەری ساڵی شیعەیە کەواتە ئیسلام ئەوان کەرتیان کرد ئەوان نایەنەوێت ئیسلام کاکەنوات بە تێی دەقی فەرموودەیەکی پێغەمبەر دەژنی قوربانی بەسەر چوو ماوەیەک لەوە پێش دەزانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە فەرموودەیەکی صەحیحدا گوتیوەتی الحەج عەرەفە کەواتە ئەوەی عەرەفە بەشدار نەبێ حەجی نەکردووە کەتیشی حەکان ڕۆژی دواتریان کردە عەرەفە کەواتەوانە بەشدارنەوە ئێمە باسین بزانین هۆکارتیە کاگەنوەر سەرچاوەکەی بدۆزینەوە گوت هەر مسلمانە و هەر مسلمانە پێویستمان بە هیچ مامۆستایەک نییە لە وڵاتێکی تر کاک پۆڵا قسەکانت جوانێ بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە لێرە لەم هەرێمە بۆ نمونە ئێمە هەرێمێکین حکومەتێکمان هەیە دوو حزبی دەسەڵاتمان هەیە زۆربەی هەر زۆری ئەو خەڵکەی کە دەنجی پێداون و شەڕیان بۆ دەکاو و چۆن دەڵێ لە خزمەتیانە خەڵکەکە بەخۆی دڵێ مسلمانم وایە باشە بۆچی دەبێت لە سەری ساڵی زاینی بە مانجێک بە زیاتر پێشتر ئەو شارە بڕازێتەوە و ئاهەنگ ساز بکرێ و پارەی بۆ سەرف بکرێ کە بەخۆشت دەزانی هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە ئەگەر خەڵکێکی مەسیحیش لە هەرێمی کوردستان هەبێ ئێمە ڕێزمان بۆیان هەیە قەنەعەتی خۆیانە دینی خۆیانە بابەکەی حەزم و قەبارەی خۆیان ڕێزیان لێ بگیری ئاهەنگی خۆیان و چی تقوساتی خۆیان هەیە بیکەن بەڵام بۆ بەسەر ئەم ملەتەدا فەرز بکرێ و هیچ ڕێزێکیش لە بۆنەوە ئاینەکانی ئەم خەڵکە نەگیری ئەو بابەتە لە سەری ساڵی زاینی وەکو مرۆڤ وەکو کورد لە شارەکانی کوردستان هەز بە شەرمەزاری دەکەیت بە سەری ساڵی زاینی جێر لە براتە هیچ شانازی بە هۆز پەرچینە و بە
ئەوەیە ناکەین کە لە سەری زاینی دەکرێت بەڵام کاکەنوەر خۆمان بەڕێزت هەموو کوردێک دەزانی حکومداری تێکرد ئایدۆلۆژیا کراوە ئایدۆلۆژیای حزبایەتی تێدەگەی چ دەرێم ئایدۆلۆژیا تێکەڵە حکوم دەکا لە هەموو شوێنە حکوم بەڵام پێویستە یەکێتی زانایان هەر هیچ نەبێ زانایانی موسڵمان لەم یادانەدا پەیامێکی یەکگرتو و فراوانی جوان و ڕێک و بێت دوور لە پەرتەوازەی دوور لۆیدی سلمێنین میلەتی کورد تاکە میلەتە شانازی بە ڕاستگۆی بە موسڵمانێتی دەکاوە ئیسلامیشی بەکار نەهێناوە کاگەنوەر دوێ لە برات بێ تاکە میلەتە ئیسلامی بۆ مەرامی خۆی بەکار نەهێناوە تورک بەکاری هێنا عەرەب بەکاری هێنا فارس بەکاری هێنا بەڵام کورد بەکاری نەهێناوە جوان ئەو هەرچی بەڕێزت من داوا لە بەڕێزتان دەکەم کەناڵێکە سەدای خۆی هەیە ژێگری خۆی هەیە دەبێت کار لەو بابەتە بکەن ئێمە خۆمان لەوان زیاکەینەوە بەرەو ئاڵا ڕاستەقینەکەی ئیسلام دشی ستەمکاریە خۆمان بە عەرەب نەدویستن وەڵاوان برای ئێمە و تورک برای منە ئەو فێڵ لە خۆکردنە ئەنجامی چۆنە کاک وەڵا ئێمە إنما المؤمنون إخوة همو إيمان دارك سيكون هاك ولا جان خارك مؤمن بن أز خب سعرك أويا أما أويك أوي مروفي لسر جوي زوي هر رنجك به هر زبانك به هر نتويك به كأوتي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله إيماني بأخوة هبو إما ببراي خوماني دزانين أجر لنتوي خوش مع النبي بلان بمرجك أو بلان بمرجك أو ني بو ناوا بناوي أويك أو خوي بكاتا خاوني إسلام وإيماش بكا بسندال النوكر و أما أو ما ناوي أو براي إيمانية أويك بناوي دين إيما بكوزي بلا بكورتي أمر بمعروف بكان هي علم تمام كوات السمو ما يغطس كاتوا بعد عرف يا بلين هاوار كان أو أنا قد مسلمانا بلين كرد مسلمانا طالاني مكان خاج داجر مكان أنفالي مكان دنجان بريد كردوا إيما بمبك برايان دانين تاو تركيا من ببرايان دانانين من كسك ببراي خوم دانانين ككشتني من حلالك لسه كانت خوش برز قربان مساود ما سكم زور سپاس كاك بولا براستي يعني جيجي داخا يعني لا زورني هر زوري خلشي هرينيك مسلمان به بلام هیچ رزق و هیچ تقديرك بو شعوري امبلتا بو ديني امبلتا بو ناينكاني امبلتا دانندري بلام لبرانبريشا دبينين بمليونان دولار صرف دكري لبونو واشتك هیچ پەیوەندی بەم بلێت و بەم خەڵکەوە نییە کاک هەنگاو لە چۆمان سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوای لە جەنابت و هەموو کارمەندان و بینەران کاک هەنگاو چ دەرێ سەبارەت بەوەی کە دەبینین ئێستاکە ئەو ڕۆیەکی محەڕەمی ساڵی 1446 کۆچیە و بەڵام نەبایەوە نەباران و کەسی ژاگای لێ نییە کارعاتیەتی ئەوە کۆمەڵی دادگەری ئەوە درێژی پێدا بەم ڕۆژەی هەر ئەوە خاوەنی ڕێبازەکەی پێغەمبەریا صلی الله علیه وسلم چێجیکە ئەوانی دیسما نەیاسن ئەوانی تر کەسانێکن هاوشێوەی قوڕەیش و ئەبوو لەهەب و ئەبوو جەهل و هاوشێوەی بێباوڕەکانن چونکە هاوشێوەی بێباوڕەکان نەعەدالەتی لەسەر زەوی دروستەکەن ببینە بە درێژایی مێژوو پێش هاتنی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم هەتا دێتە ئێستا مسلمانان بەردەوام بووینە لە غەبات بۆ هێنانەتی عەدالەت بەڵام بلانەکانی بێباوڕەکان بەردەوام بۆ دژی مسلمانان لە کەدانیان کردوونە مسلمانان بۆ بەرژەوەندی خۆیان بێباوڕەکان داهات و مەسلوب و ژن و ئەم شانیان هەبی دەست بەسە خاکدا بگرن تاوان نەمانەی بکەن وەرە وەستا لەناو کۆمەڵگەی کردەوانیدا چۆن ئەو نەعەدالەتەی بڵاوەکەیەوە بڵاو کردەوە کاک هەنگاو ئەگەر هاوکارم بی بمبوری سپاس دەکەم لە دەرەوەی وڵات پەیوەندیەکەم لەگەرە بارەسەری نەکەوێت زۆر چاوت ماز دەکەم ڕای گەورەی بەڕێزی فەوزی خان سڵاوی خوا دەبێم کاتت باش عليكم السلام ورحمة الله قد دنقت برز كيس باس دكم السلام عليكم عليكم السلام ورحمة الله عليكم السلام ورحمة الله سپاس برنامجك الأخر ساڵی کۆچیە بەڵێ ئەم دەسەڵاتی هەرێما هیچ گرنگی بەم ڕۆژە نادا بەڵێ بەداخەوە کات خۆمان چۆن نابێ دەنگکە چۆن نابێ هەستێ چۆن نابێ بۆ هەستێ گێنە فەرجادە بۆچی بۆ ئەوە نایەنە فەرجادە بۆ ئەوەی کە ئێستا کۆچی هەبوو 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 کۆ
أخي والله هذا تذكرت مسلماني نازاني بوتي أو خلق ئاوا خەمسازن کاک حاجێنە پرسیارێکە بەڕاستی حەقی ئەوەیە کە بکرێەوە پرسیارە بە حەقەت بۆ ئەم خەڵکە خەمی دینەکەی خۆی نییە کە دەسەڵاتێک ینی ئەوەندە بێباک بێ دەبێ خەڵک خەمی دینەکەی خۆی بێ و ڕێزە دینەکەی خۆی بگرێ و ئەم بۆنانە بە گرنگ سیرکە و زیندویان کاتەوە بە حەقەت بەڕاستی وایە کاک حاجێنە بەداخەوە بۆ ساڵ مسیحی چی ئەکەن چی چاک ئەوازێنەوە كتاب سياسي مثلا حالي روحي أي برنامج أو مشاهدة بس يتوقع طلبة بو طلبة نافعن فدي دوانفا بهدر خيانو أصل والله نافعن أما يعني تيبو أجدبوني فدي صاري مسيحي بيه أوستانا أكن أو شوا بلان بو أوستانا بسونيا بلان زور بداخل وحتى يخوفا بەڵێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاست دەکەم ئەمڕۆ بۆ نمونە کە یەکی محەڕەمە و پشوێکی فەرمیە لە تەواوی عێراق بەڵام وەزارەتی پەروەردەی هەرێم نەیکردە پشوو و تاقیکردنەوەی پۆلی 12 تیادا ئەنجامدا بەڵام لە سەری ساڵی زاینی هەموو شتێک دەوەستێ هەموو شتێک جا تاقیکردنەوە بێ هەرچی بێ بەڵام بۆ دەبێت لێرە ئەوەندە بەبێ ڕێزی سەیری ئەم ڕۆژە بکرێ و ئەم بۆنەیە بکرێ ئەمە جێگای داخە بە حەقەت یعنی حەقە خەڵک بپرسێ خەڵک بیر لە خۆی بکاتەوە تۆ بیر لەوە بکەیەوە کە ئاخۆ چێت دەوێ و چێت خۆش دەوێ و لەگەڵ چێ و دەنگ بۆ چێ دەدەی و هەروەها لەگەڵ چێ و هاوکاری چێ و بەرگری لە چێ دەکەی چکە پێغەمبەری خوا دەفەرمێ ساسم هەموو مرۆڤێک لەسەر دینی هاوڕێکە و لەسەر دین و ڕێبازەکەی ئەو کەسەیەکە خۆشی دەوێت جابزانە تۆ چێت خۆش دەوێت و چی دەکەی لەم دنیادا تاوەکو ئەگەر بگەڕایەوە 2000 لۆمەی کەس نەکەی لۆمەی خۆت بکەیت دەبوایە ئێستا کە لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان کە زۆرینەی هەرە زۆری خەڵکەکەی موسڵمانە دەکرا چۆن بە ملیۆنان دۆلار سەرف دەکرێت لە سەری ساڵی زاینی کە هیچ ڕەبتێک و پەیوەندیی بەم هەرێمی کوردستانەوە نییە جگە لە خەڵکێکی کەمە ئاینی مەسیحی نەبێ کە دەکرێت ئەوان ڕێزیان لێ بژیرێت دەکرێت ئەوان یعنی بەپێی دین و قەنەعەت و نەهج و بەرنامەی خۆیان ڕێزیان لێ بگیرێ بەڵام ناکرێت تۆ بێی ئاینی چینێک بەسەر چینێکی تردا فەرز بکەیت بە هەر کەسە وەکو خۆی بە قەدەر حەزمی خۆی ڕێزی لێ بژیرێ بۆ نمونە یعنی ناکرێت تۆ 1970 و بەسەرەوە خەڵک موسڵمان بێ بەڵام کەس گرنگی پێنەدا بێ 5 و 2 ئەم هەرێمی کوردستانە ئاینێکی تری بێتەوە بێ گرنگی پێ بدەیت کاک دارا لە عربەت سڵاوی خوارد لێبێ ساڕۆیان ئەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکات کاک حاجی دارا چێ حەجێ وەڵاهی نەچوون بەس کە سوژدێ بەم عەرزەکە مازەکەم لە نیەتی بەردەڕەشەکە خوای گەورە حەجت بە قسمەت بکە ئینشاءڵڵا ئەخۆی حەج ئەخلاقە نوێژ ئەخلاقە قورئان ئەخلاقە أفرمي أي محمد لعلك لخلق عظيم إنك ما دار وإنك لعلى خلق عظيم خوا دەفەرمێتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەبەستەکەی پرسیارەکەی ئێمە لێرە ئەوەیە کە ئەمڕۆ یەکی محەڕەمی ساڵی 1446 کۆچیە سەری ساڵی مسلمانانە سەری ساڵی زیاد لە ملیارێک 2 میلیارد مسلمانە لە هەرێمی کوردستان زۆربەی زۆری خەڵک مسلمانە بەڵام دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان هیچ گرنگیەک بەم ڕۆژە نادا تۆ دەڵێیت کاکە ئەنوەرە مێ شتێ بڵێم بەڵێ گیان کە تۆ قسەکەی با من بێدەنگ بم یا من قسەم کردووە بێدەنگی بۆی ئەوەی کە دانیشتووە لە هەردووکمان تێبگا تێمان بکە وایە قسەکەم و تۆ قسەکەی کاتەکەڕوە ئەوەشی دانیشتووە تێناگا کەومە قسە بەڵێ فەرموو ئازیزەکەی من کاتی خۆی من مناڵ بووم یا تۆزێک گەورەتر بووم ئەچووم بۆ مزگەوتی گەورە دەروێشە بوو پێغەمبەری ئیسلام شمشێری بێبوو مسلمانەکان ئەسحابەکان شمشێر و تیرروکەوانیان پێبوو کە من ئەمە مەبینی لەگەڵ فیلمی ڕسالە تێکەڵە بوو ناخێکی قورئان ناخێکی غەیب لە جیانمە لە خوێنمە لە خڕۆکەی سوور و سپیا دروستە بوو ئێستا ئەمڕۆ خەڵکێکی گاڵتە بە دەروێژەکە ئەمە غەڵەتە ئەمە کە گاڵتە بە دەروێژ کرد پەلە هاوێ بۆیە چێ بۆ حەز پەلە هاوێ بۆی کە پانگەیە بۆیە ئاوای لێهاتووە ئەنجا ئەگەر بە کورتی جواو بەمەوە ئێبراقی باوکی من خوای گەورە فەرمێ فەئین ئەکثەر الناس لا یؤمنون فإن أكثر الناس لفي جحيم
تۆ ناتوانی بەرەنگاری ئاەتەکانێتەوە ئەم قورئانە جوانە ڕۆژی 5 جار بانگ دەکا عەقڵ خەز نەکا تاقیمی ئەکا دەمودان دەشوێ قاسی دەشوێ ئالێرە من تکاکەم خەڵک سابوون بەکاربێنێ تۆ بەرپرسێت بانگ دەکا لە ماڵەکەشیا قەرخە ناکەی بۆی پێ بڵێن بە ئەدەبە ئەی تۆ بەرامبەر خوای گەورە وەسی با دەستپێشەکە جوان بێ بەرماڵ و فەرشی مزگەوتەکە بۆنی گۆرەوی نەگرێ ئەمە لە ڕوێکەوە لە ڕوێکی کەوە خەڵکێک کە ئەچێ دیدار سەڵات خۆیە گەێنێ بەخوای گەورە ڕۆحی پێشکەشەکە سوژدێ بە لاشەی با مەعاشی حرامی نەبێ با تیکێنانی حرامی نەبێ با شتەکانی عادی نەبێ ئەم قورئانە زۆر پەر جا باشە تۆ بیری لێکەرەوە ئێستا هەر کەس نەمنوتوە لە وڵاتی تربووینا چیمان کردایە بەسێ دراوسی عەرەبین کتێ لە قورئانەکەدا خۆ وڵاتی یەکتریان بڕیوەتەوە جۆ لێیە ئەمە ئەوە زۆر لە دڵما بوو مەسەلەی دەروێشە کەس گاڵسەی پێ نەکا شتێکی پیرۆزە شتێکی بە نرخە ڕێز دەگرین دەستەکانت خۆش زۆر سپاس مامەدار دەستەکانت خۆشگەدار بێت ئێمە ڕێز لە دەروێش دەگرین ڕێز لە سۆفی و لە سەلەفی و لە ڕێز لە هەموو کەسێک دەگرین کە بەڕاستی خواپەرست بێ بەڕاستی خودای خۆش بێ دیندار بێ و ڕێز لە خەڵک بگرێ لای ئەمە ڕێزدارە چکە ئەمە نین کە ڕێزی پێ دەدەین چکە هەر کەسێک بەڕاستی دیندارێکی پاک بێ خوای پەروەردگار ڕێزی دەگرێ مەلایکەت خۆشیان دەوێت خەڵک خۆشیان دەوێت بۆیە ئێمە هیچ کەسێک بەبێ نرخ و بەبێ ڕێز سیر ناکەین و هەر کەسە و بەپێی حەجم و قەبارە و بەپێی ئەوەی خۆی ئێمە ڕێزی دەگرین دەستەکانت خۆش بێمەدارە بە حقیقەت ینی دەیان جار دووبارەی کەمەوە پێم کەمە بۆ دەبێت لە هەرێمێکی زۆرینە هەر زۆری مسلمان ئەوەندە ئەنی دەسەڵاتدارانی ئەم هەرێمی کوردستانە بێباگ بن ئەوەندە ئێهمال بن ئەوەندە کەمتەرخەم بن لە ئاست بۆنە ئاینەکانی ئەم هەرێمی کوردستانە بگرە زۆر زاریش دانی لە زۆر بۆنەدا دێن باس لە هەندێک شت دەکەن تاوەک ئەو بۆنەیە زیاتر دەبێت چاوی خەڵک ناشرن کەن ینی ڕەمەزان دێن باسی خلافەکان دەکەن باسی ینی هەندێک بابەت دەکەن ینی کە ئەسڵەن لە ئەساسە بە ناحەقی دروست کراوە بە ناحەقی هەندێک شت بوتراوە ئەوان دێن ئیش دەسە ئەو بابەتان دەکەن بۆیە بەڕاستی سەرکەوتوو نابن کە ئەوان دژایەتی میلەتی خۆیان بکەن هیچ سەرکردەیەک و هیچ دەسەڵاتدارێک بە دژایەتیکردنی دینی میلەتەکەی بە دژایەتیکردنی میلەتەکەی سەرکەوتوو نابێ و مێژوش ئەوەی کە سەلماندووە چۆنە و چۆن نییە من سپاسان دەکەم تا ئێرە لە خزمەت ئەوەی بەڕێز و خۆشەویستدا بووم و هیوادارم کە خوای پەروەردگار تەمەنمان پێ بدا کە ساڵی 1446 کۆچی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی محەڕەمە و سەرەتای ساڵە ئەمە ببێ بەمایەی خێر و بەمایەی خۆشی و بەمایەی ڕزگاربوونی ینی گەلانی ژێردەستا ببێ بەمایەی ڕزگاربوونی مسلمانان لە دەست زوڵم و زۆری دەسەڵاتداران هەروەها خوای پەروەردگار مسلمانانی غەزە ڕزگار بکە و سەرکەوتویان بکە و ڕسوایی و شەرمەزاریش بۆ جوولەکە و هەروەها هاو ئاوازەکانیان تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ